خۆشەویستان شەوتان باش بێت هەموو لایەکی وادارین هەمیشە باش بن وام شەویش لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان پێتان گەیشتینەوە تاوەکو بتوانین لەگەڵ یەکتردا هەم کاتێکی خۆش بەسەر بەرین هەم زۆرترین خەڵاتیش ئێوە بتوانن بەدەست بێنن ئەم شەو سی فانۆس چاوەڕێتانە بۆ ئەوی ئێوە پەیوەندی بکەن و بیانکەنەوە و خەڵاتە جۆرا و جۆرەکان و پرسیارە جۆرا و جۆرەکانی نێو فانۆسەکانی ئێوە بتوانن بکەنەوەی تر لە پرسیار بێت لە کلیپی کوردی بێت لە وێنە ناسی بێت لە کاژ بێت لە فرۆشتنەوەی دیاری بێت لە پەندی پێشینان بێت لەو لۆگۆیانە بێت کە سپۆنسەرەکانمان لە نێو فانۆسەکاندا دایان ناوە بۆ ئێوە بتوانن لۆگۆی ئەوان بدۆزنەوە و بتوانن سوودمەند بن لە خەڵاتەکانی ئەوان بۆیە سپۆنسەرەکانمان بە سوپاسەوە کارە باش مامەخوا هافەکات جارجار لەگەڵ ئێرەیە ترەوە ئەم شتانەشمان هەیە ئەمە جار ماڵە و کارەبایە ئەبڕێ و قاپە و شوشەیە و ئەشکێ و بارانە و خۆتانە مازانن لەبەرەوە فانۆسەکان لۆگۆ با بڵێن باسێکی سپۆنسەرەکان بکەین یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای IQ کە وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان دیارە بێگومان ئەو هەم ئەو بڕەپارانی کە لەنێو بەرنامەکە هەیە هەم لە هەمان کاتدا لۆگۆی خۆیان لەنێو فانۆسەکان دانراون ئێوە گەر دۆزیتانەوە ئەوە یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەر لەلایەن IQ بۆ ئێوە دەستەبەر کراوە لە هەمان کاتیشدا هەوەی کە ئەوە چێژ لە ئینتەرنێتی ڕاستەقینەوە وەربگرێ و هێڵەکەی خاو نەبێتەوە و کێشی ئینتەرنێتی نەبێ دوو دڵ مەبە ئەم قسەیە بڵێ ئاری وای وت لە بەرنامی فانۆسی ڕەمەزان وتوتی IQ بڕۆن یەک مانگ بەکاری بێنە بزانە جارێکی تر دەچیتەوە سەر ئینتەرنێتێکی تر لەبەرەوە IQ بەس بە باران و بە تۆفان و بە هیچ تێک ناچێت نەخاوە بێتەوە نەیچ یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانی بلاگودە کە بێگومان بلاگود واتە تەختەی ڕەش لاگود تەختەی ڕەش بلاگود کە بێگومان لە نێو فانۆسەکانماندا لە نێوێکێک لە فانۆسەکان لە لۆگۆی ئەوان هەیە هەر کەسێکم شۆ بیدۆزێتەوە بە بەهای 400,000 ئەوە ئەرۆ دەست بۆم تەختێ درژە ئەمە ڕێک بلاگودە ئەم تەختانە بەڵام ئەم تەختە ڕەشە ناڵێت ئەوەی کە لە لۆگۆکەی لە ناو فانۆسەکاندایە هەر کەسێک بتوانە لۆگۆی ئەم دۆزێتەوە بە بەهای 400,000 توانێت کاری دیزاینی تەختە بکات و بەدڵی خۆی ئاڤێرا بۆ دەرمانخانە و جوانکاری کە بێگومان لەسەر ڕوبەری گەورەترین ڕوبەریان هەیە 1200 متر 300 متر دووجا وڵاستی 300 متر دووجا بنیات نراوە کەسانی پسپۆر و شارەزا لەوێن هیچ بابەتێک لە خۆتەوە ناکڕی لەوێ ڕاوێژیان پێکی وەکوایە پزیشکێک ببینی بێ بەرامبەر ئەوانە ئەو ڕاوێژاناکەی و سپاس بۆوانیش لە نێو فانۆسەکاندا چەندین خەڵاتی ئەوان ئەم شەو هەیە هۆتێل و سپای تایتانی کە بێگومان هەر کەسێکم شۆ لۆگۆی ئەوان بدۆزێتەوە ئەم چەند ڕۆژی کە ماوە توانێت بچێت لەوێ خۆی و کەسێک بەربانگیان پارشێ و بکات و بۆ فێشە و زۆر چێژی خواردنەکانیان بکەن زۆر تایبەتە کۆمپانیای سەفرە کە ئازانی ناوێکی دیارن لە مارکێتەکانی سەفرە بۆی تۆ بتوانن بچن لەوێ لە کەوچکێکی چاوە هەتا گەورەترین بابەتی جێژن نەتوانی لەوێ بازاڕی بکەیت ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە خۆشەویستان کەمێکتر ئەوەی لایڤ فەیسبووکەکەمان ئەبینێت تەنها بنووسە فانۆسی ڕەمەزان زۆرترین کۆمنت سبەی شەو خەڵاتی مۆبایلێک دەباتەوە بەڵام با دەست بکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانمان کاک سەردار وەربگرین لە دوکانەوە کاک سەردار سڵاو لێوێ جوانی کاگاریان کاکە سەردارگیان ئێمە باشی نەگەریەوە باش وڵا باشین ئێمە سڵاف دەکەم ئێمە باشین کاک سەردار نازانین کەش و هەوا ئەڵێ بارانە ئەڵێ جەژن پێچێ باران بێ باشە ئارەوەڵا بەڵام بەو پیکە جەنابەت هەردانیشتی دوکانی وانە بەڵێ ئارەوەڵا پێت وایە خەڵک لە ئێستەوە کە پرو ئەم بابەتانی گرتووە بۆی نەورۆزەکە بێت لە دوکان بێ وڵی ئەم ساڵکاگاری وەکو ساڵان نییە جا نازان مەسەلە چییە بۆ ئەو شەڕەوەیە یان ڕەمەزانە ڕەمەزان بۆی هەیە ئەم شەڕە بۆی هەیە وانە ئەمانە هەمووی بۆی وڵا ئەو شتانە بۆی هەیە ئەم ساڵەوە ساڵان خەڵک ئەوە نییە بڵێ بێ بۆ کەپرگرتن و ئەو شتانە وڵای ئەوەندی من ئاگادار بم جارێ خەڵک هێشتا خوا کاک سەردار بینی خۆمان بێت تەوریش ببارێ بەیانیەکەی بزانە بەرەکەوێ وڵا ڕازە یارەوەڵا خەڵک هەر سەفرەی خۆی دەکات هەمیشە خەڵک لە سەفرە و خەڵک هەر لە خۆشیدا هەر لە خۆشیدا بێت بێگومان هەمیشە خەڵک لە خۆشی لە سەفرەیە بێتەوە ئەوە ئارەزووی هەمومانە کاک سەردار گەڵە فانۆسێک بکەرەوە بەختی خۆت تاقیکەرەوە وڵی کاگاری لە بیدایەتی ڕەمەزانەوە خەریکین ماشەڵا ئەم ساڵ شانس من نەبوو ئەم شەو شکوڵا وەرگیرایەکەم خوا بەزانێ بەس نییە وەرگیرا
ولا خۆشحاڵم هەموو ساڵە پەیوەندی لەگەڵ بکەم ئێمە ژەروەها کاکە هەموو سەردار جارە سەیری بەرنامەکە دەکەم چاوت ماچەکەین کاک سەردارجان ژمارەیەکمان بۆ بکەرەوە جاوڵای فانۆسی 22 ئەگەرەوە فانۆسی ژمارە 22 بۆ کاک سەرداری خۆشەویستەکەینەوە لە دوکان هیم کاگاری چکە تەلەڤیزۆنم لا نییە بەخوا لە دەرەوەم ئەی هاوار ئەگەر ڕەشتیوا بێ یارمەتی وڵای گەرەوەی ڕستمەکە ئەی هاوار کاک سەردارە چەندە بڕیارم وا بوو کە فانۆسەکان نەگۆڕم بەڵام چی بکەم دڵی ئێوەشم بۆ گرینگە تەلەڤیزۆنم لا نییە بەخوا هەی ناکە بۆ ئێمە مای شانازیە کە کەسانێک لە دەرەوەشن تەلەڤیزۆنیشان لا نییە بەڵام دڵیان لای بەرنامەکەی وڵی دایم پەیوەندی پێوەکەم ینی هەموو شێ بڕوا بکە بە کۆڕەکەی و بە ئاسیاش لەوانەیە هەموو شێ 500 تەلەفۆنە زیاتر کردی دەی یاخوا لەش ساغ بێ کاکە سەردار سەلامەتی شانسی خۆت هیچ پرسیارەکەت بۆ نەهاتوتەوە و تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای IQ پیرۆزە بێ سەرکەوتوو بیت زۆر سپاس بۆ کاک سەرداری خۆشەویست لە دوکانەوە خۆی شانسی خۆی تەلەڤیزۆنم لا نییە باشتر هیچ پرسیارێک و یا وێنە ناسیی بۆ نەهاتەوە یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەر بۆ کاک سەردار کاگازات لە هەولێرەوە کاگازات شەو باش چۆنی برام ئێمە باشی نەگەریەوە باش بن کاکە ئازادجان لەکوێی هەولێر بزەبت لە چ گەڕێکێکی لە بەحەرکە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ دانیشتوانی هەولێر و بەحەرکە و چواردەور و هەموو کوردستان هەیە کاگازات هەموو شەیەک بینەری بەرنامەکەن والله مستمرنا عند الجو كانت رابع دەتاوە زێمە خۆشحاڵین کاکە ئازادجیان لە بەحەرکەوە توانیتەوە پەیوەندەکە وەربگری وادارم بتوانانی خەڵاتیش بەریتەوە باشە فانۆسێکمان بۆ بکەرەوە فانۆستان هەیە وانە یاڵە ژمارەیەکمان بۆ بکەرەوە کاکە ئازادجیان ژمارەیەک ژمارەیەک بۆ کاگازات لە بەحەرکە لە هەولێرەوە ئەکەینەوە و بەشکوی شەڵڵا بە ختیاوەری بێ و بتوانێت وەڵامی پرسیارەکانمان باتەوە پەندی پێشینانە کاکە ئازادجیان لەگەڵ پەندە پێشینانەکانە بینت باشە وانە ئاسانی شنەوانی کارمان قەیناکە زۆر ئاسانە تەسەوڕەکەم بیست بێتە زۆر ئاسانە یاڵە هاوڕیانم پەندێکی پێشینانت بۆ هێنە سەر شاشە و منیش بۆتە خوێنمەوە سی چرکەت هەیە بۆمان تەواو بکەیت باشە یاڵە هاوڕیانم ئەگەر بتوانن پەندی یەکەم بۆ کاک ئازاد محەممەد لە هەولێرەوە ئەڵێت ئاویش زۆر بمێنێتەوە کاگازات زۆر ئاسانە یاڵە سی چرکەت هەیە ئاویش زۆر بمێنێتەوە چی؟ بۆ گەن دەبێت ئەوە مەبەستیلەوە چییە؟ والله فندك هلا يعني جملة جوا بس رمانة كي باوەڵام ڕاستەکەش ببینین باوەڵام ڕاستەکەش ببینین ئاویش زۆر بمێنێتەوە بۆ گەنە بێت وەڵامەکەت زۆر ڕاستە پیرۆزت بێ کاکە ئازادیان تۆ بوویتە براوی 75,000 هەر سەرکەوتوبی سوپاس بۆوانی کە ئیتر هەوت کە پەیوەندیمان پێوەکە مەحاولەکەن ژمارەکان وەربگرن و سپەی شەو مۆبایلێک چاوەڕی هەر کەسێکە زۆرترین کۆمنت بنووسێ زۆرترین کۆمنت بنووسە فانۆسی ڕەمەزان سپەی شەو یەک مۆبایلی زیرەک ئەبێتە خەڵاتی ئەو کەسەی کە زۆرترین کۆمنتە نووسێ اینجا لە هەولێرەوە چین بۆ کوێ بۆ کەلار ئاسکە خانمان لەگەڵایە ئاسکە خان چۆنی تۆ چۆنی بە قوربان یاخوا باشبی ئەوە خەڵبەخەڵ ببینم لە دەوروبەرە دیارە زۆر دەوروبەرتان قەرباڵخە دەنگ تەلەڤیزۆنەکەتە تۆزە کەزیکە بەحال لە مۆبایلەکەەوە جۆ لێم بێ باشە ئاسکە خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە هەشت ژمارە هەشت بۆ ئاسکە خان ئەکەینەوە لە کەلار زانین چی تیا یەکسەر بیکەمەوە ژمارە هەشت بۆ ئاسکە خان لە کەلارەوە ئەڵێ کلیپی کوردی کلیپێکی کوردی
با پێکەوە کلیپێکی کوردی ببینین و ئاسکە خان جوان جوان سەیریکە جوان جوان گوێی لێ بگرە باشە؟ و سەیری وێنەکانیشکە و لەواچە پرسیارەکە شتێکی تر بێ بۆ ئەڵم زۆر بەباشی بینەری بە با پێکۆ بیبینین یاڵە کاکە هاوڕێ ئەوە دێت ئێستا دێتە لات وایە؟ ئەها پەلەمەکە ئەوە هات ئاسکە خان گوێشی لێ بگرە تۆزێکە وەسم لەبەرەوەی گۆل لێبێ باشە؟ ئاسکە خان سی چرکەمان بەنێ هاوڕێیان ئاسکە خان پێمان دەڵێ ناوی ئەم گروپە میوزیکە چییە؟ ناوی ئەم گروپە میوزیکیە کە لەم کلیپە هابوو چییە؟ گروپێک بوون ساڵانێکی زۆر کاریان کرد بەڵام بەداخەوە ئێستا خاو بوونەتەوە یان کاریان نابینم هیوادارم کاریان ببینم بەڵام ماوەیەکی زۆر بوو کاری هونەری زۆر جوانیانە کرد ئاگاداری کات بە خات و ئاسکە هات و ئاسکە کاتت تەواو بوو زۆر زۆر بەداخەوە و سوپاس بۆ خات و ئاسکە ڕەحیم لە کەلارەوە بۆ پەیوەندیەکەت بەوێ بەختێکی باش و پەیوەندیمان پێوە بکەرەوە لە ڕۆژانی تردا جوان حسێن ئەچینەوە هەولێر جوان حسێن لە هەولێر سڵاو لە خۆت بە قوربان ئێمە باشی نەگەریەوە باش بن وڵە باشن لەخوا بە زیاد هەموو باشن جوان خان لە چ گەڕێکی هەولێری وڵا لە هەولێرم لە ڕۆشنبیری چی لە ڕۆشنبیری لە ڕۆشنبیری زۆر سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەولێر چۆنە باشە وەزع باشە منیش وڵا لەخوا بە زیاد الحەمدولله لەخوا بە زیاد هەر باش هەر بێوەی بن و دوور بن لەم شەڕ و شۆڕ و درۆن و ئەم بابەتانە یا ڕەبی ئێوەش دوور بن خوایە ئامین یا ڕەبی جوان خان هەموو لایەک کوردستان بینەری کورساتی بینەری کورساتی لە هەولێرەوە وایە کورسات چۆنە کورسات کەناڵێکی چۆنە بەلای ئێوە وەڵای کورسات بەلای منەوە زۆر زۆر کورسات یەکەمینە سپاس دەکەین جوان خان هەم لە ڕووی برێن کورساتی هەواڵەکە و هەم ئەو کورساتە ڕەنگەڵە بەڕاستی زۆر زۆر خزمەت بە کۆمەلگای کردووە زۆر سپاس بەرنامانەی زۆر سپاس کورسات بە ئێوە جوانە بە بینەری وەکو ئێوە جوانە و بەردەوامی شەبێت تا بینەری وەکو ئێوە جوانیە بێت جوان خان یاڵە فانۆسێکمان لە بۆ بکەوە باش ڕقم باشە ژمارەچەند یاڵە ژمارەکان هەمووی جوانە دایە ڕقمسی بە کێو لە تەنیشتن وڵا دایک و دوو خوشکشم ئای سڵاو ڕێز و خۆشەویستیمان زۆر خۆشە ئاوا دایک و دوو خوشک بەیەکەوە کۆ بنەوە و شەو لەگەڵ ێکا بۆ خۆیان ئەشمێننەوە لە ماڵ یەکتر وایە لە ماڵەوەین خۆمان هەر لە ماڵ سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆتانەوە خۆشتریش سڵاویان هەیە بۆ عەزیزن یاڵە ژمارەیەکتان دیاری نەکرد ژمارەیەک با ژمارە 22 بێت ژمارە 22 کرایەوە وەڵا ئێستا خات و وەڵام ئەنجا کاک ئاری داوای لێبرد نەکەم تەلەڤیزۆنەکەمان بەڕاستی ئیشارەی نەماوە ئێستا هەر تێکچوو ئێستا دقیقە ئارێ بەخوانیمانە خەی ناکە تۆ ژمارەیەکم بۆ بکەرەوە هاوکاری دەکەم دەی ژمارە بە ژمارە 12 بێت ژمارە 12 بۆ خات و جوان و خوشکەکەی و خوشکەکانی و دایکیەکەی بەشکو ئیشەڵڵا بەخت یاوەریان بێت و خەی ناکە بیگۆڕە ژمارەکەم بۆ بگۆڕە جارە نایڵە مەمای هێڵمەوە خۆشەویستان ژمارەیەکی ترم پێ بڵێ واللهی ژمارە دیکە ژمارە 5 بێ بە ژمارە 5 بۆ ئەەکەمەوە خەی ناکەەوە ئەوەیان گۆڕی بەس ئەمەیان کۆتا گۆڕینە باشە ئەمانی تر هیچی نبینم هیچ بینی نابێت تەوا ئەم بڕگەیە ئەڵێ تۆ پرسیار بکەواتە بەدەنگیش بێت من مشکیلەم نیە چکە هەر بەدەنگیش بە پرسیارم لێ بکەی مەتەڵێکم لێدا بێنە و مەهێڵە من وەڵامەکەی بزانم بۆی خەڵاتت باشە دەتوانم پرسیاری ئاینی بکەم
ئاخەنە مۆقیفەوە هەر پرسیارەکە پرسی بپرسە گاڵتاکەم هەر پرسیارەکە پرسی بپرسە گرنگەوەیە بۆ بابەتە ئاینیەکانیش ئەوەی کە بیزانی و نەزانینیش عیب نییە هەمیشە مرۆڤ ئەومان گۆڕی ئەگەر ئەشیلەی مشکلەم نییە باشە ئەومان گۆڕی من پێم خۆشە نەیزانم بۆ ئەوە خەڵات کەم دەی خۆی هەر خەڵاتێکە بۆ من ئەمڕۆ دەرچووە بۆ من قسە بکەم لەگەڵ سپاس دەکەی ڕاستەکەم ئەجا گۆڕیمان دایکم هینێکی هەیە دەی بڵێ ئەڵێ لولیەکەی ئەوەندەی گایەکە لولیەکەی ئەوەندەی گایەکە بەڵێ هەڵیەدەی بەقەت چیایەکە هەڵێدەی بەقەی چیایەکە بەڵێ هاتۆزە بیری لێ بکەمەوە باشە سیچرکەم بەنی هاوڕێ ئەڵێ لولیەکەی هاوڕێیان یارمەتیم بن ماڵتان ئاوا بێ هاوڕێ یەک ناویش دەتوانم بڵم یەک ناویش دەتوانم بڵم باشە لولیەکەی بەقەی گایەکە بێ بەس هەڵێدەی بەقەی چیایەکە بێ لا قورسە ئەوە مەتەڵی دایکمە وەڵای سڵاو و ڕێزمان بۆ دایکی خۆشەویستێ ناوی چێ دایکرد دایکم ناوی بەفراوەڵا بەفراوخان بەڵێ کاکسۆرە نازان چیە کاتم تاوا بوو تازە مافی کاتم تاوا بوو خەڵاتەکەت بردۆتەوە پیرۆزە بێتەوە بیتە برای 5,000 بەس هین نییە خێمە و چادر ئەوانە نییە ئافرین ئارێوەڵەزانی بەس قەی ناکە خۆم تاخیر کرد لەبەرەوەی حەزم کرد خەڵاتەکە بەرنەوە خۆت و دایک و دوو خوشکت ئەژینا زووش هاوڕێیانم لە گوێماپیان و تمتیان چادرە خێمەیە بەڵام پیرۆستان بێت هەر سەرکەوتوو بن خات و جوان لە هەولێری خۆشەویستەوە لەیلا خان لە چەمچەماڵەوە لەیلا خان شەو باش چۆنی بە قوربانم کاتی خۆ باش لەیلا خان لەگەڵ کێ سێرمانەکەن بەڵێ وەڵای لەگەڵ هاوسەرەکەم و مناڵەکانم دەی چای مناڵەکان ماچەکەین و ڕێزمانەیە بۆ هاوسەری ئازیزت لەیلا خان لەیلا خان ڕەمەزان خۆش ڕۆی ژوایە وەڵا ڕەمەزانێکی زۆر خۆش زۆر خۆش بوو بەڕاستی کەم ینی بە هەم هەست بە برسێتی ناکرد هەست بە تیونەتیش ناکرد هیوادارین خوا ڕۆژووی هەموو لایکی قبول کرد بێت ئەم چەند ڕۆژەش ماوە دڵنیام هیچ نییە تازە چاوتروکانێکە هیچ تەواو بێت لەیلا خان دەی فانۆسێکمان بۆ بکەرەوە چاوت خۆش ژمارە هەست کاگاریەکەی ژمارە 8 کراوەتەوە ببوورە ژمارە 8یان کردەوە کاگاریجانەی با ژمارە 6 بێ ژمارە 6 ئەکەینەوە بۆ خات و لەیلا لە چەمچەماڵەوە ژمارە کاگاوڕێڵێکی نەکراوە 6 ناوت ئەمە قەراریاوە نەکرێتەوە خات و لەیلا وەڵا کرایە ئیش بارەکەی قورسە ئەبێ دانیشم خات و لەیلا کە دانیشتم یعنی چیەکەین بەڵێ مەعمەلاتێ ئای بژیت یعنی بینەری بەرنامەکەی وایە بەڵێ وەڵای لە یەکەم ڕۆژەوە پەیوەندیەکەم و بینەری بەرنامەکە لەیلا خان ئەم فانۆسە هیچ جەنابتە ئەتوانی بڵێ یەک پرسیارم لێ مەکە و نەک پرسیار نەنرخم بەرێ و نەشتێک و من ئەیکەمەوە و بەختی خۆم تاقیەکەمەوە و پارەکەی ناوی چەندی تیا بێ ماڵی منە و ماڵتان ناوات ئەشتوانی نەمە لێت بکڕینەوە کامیان ئەڵی بە ئەوە بکەین وەڵای نازانم کاگاری ئەوانی هاوسەرە دەڵێ چی ئەڵێ بزان بەچەند لێ ماوەرەگرێتەوە من ئەم فانۆسە 3 ژمارە ئەدەم خۆتە زانی ئەڵم چی باشە ژمە بە 25,000 ئەمەوێت ئەگەری فرۆشتنەوە بەڵێ وەڵا کەمە کاگاری بە 50,000 ئەمەوێت وەڵای 50 کەمە تۆزێکی سەرکەوت کۆتا ژماری من بە 75,000 چیچرکەمان بەنێ هاوڕێیان با لەیلا خان خۆی یەکلاکاتەوە یاڵە 75,000 فانۆسەکەت بۆ بکەمەوە وەڵای 75,000 لەبەر خاتر بەزەناب زۆر سپاس بۆ ئێوە تاو بەختی خۆتان تاقی ناکەنەوە 75,000کەتانێ وایە هاتو جوان
خاتو ليلى بڵم بەڵێ کاگاری گیان بەحدەن پێ نامێنێ لە باڵانسەکە تاوابێ 75,000 5,000 پیرۆزی خاتو لەیلا بێ سپاس بۆ تەلەفۆنەکە و دای خەرۆبا ئەوی پێش ماوە بەشی نوکێ بکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەی خاتو لەیلا محەدین لە تەمشەماڵەوە وتی 75,000 جەنابیان بێت منیش پێڵم بە 75,000 بێت بۆ شوێنا گۆڕم لەبەرەوەی پێشتر بینیم 0 دینار بوو پیرۆزە خاتو لەیلا لە چەمچەماڵەوە بەس نەبوونەوە فانۆسەکەم ئەوێت بەرەوە ئەبوو بە 0 دینار با ئەمە دانینەوە چی نەوشان وانە لە کۆمنت لە فەیسبوک تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان ئەمە فانۆسە بنووسن فانۆسی ڕەمەزان و سبەی شەو یەک مۆبایلی زیرەک خەڵاتی ئەو کەسێک کە زۆرترین کۆمنتە نووسە دوێنێ شەی ڕوتمان کۆمنت بنووسن خەڵاتەکەمان یەک مۆبایلە کەمێکی تر هاوڕێیانم لە سۆشال میدیا پێمەڵەن بزانین تا شەشی ئەم ئێوارەیە کێ زۆرترین کۆمنتی نووسیوە ئەو بۆتە براوە وچانێک وەرەگرینەوە گەڕێنەوە وڵاتە فانۆسی ڕەمەزان لەگەڵتان بەردەوامە لە مۆبایلەکەتانەوە هیچی تێناچێت تەنها بچنە سەر پەیجی کورسات چەند جارێک بنووسن فانۆسی ڕەمەزان تا زۆرترین جار بنووسی فانۆسی ڕەمەزان لە کۆمنت سپەیشە و خەڵاتی مۆبایلێکی زیرەک بۆ ئەو کەسە دەرەچێت کە زۆرترین کۆمنتە نووسی اینجا بەردەوامە بین لە وەرگرتنی پەیوەندیەکانمان بە یاوەری سپۆنسەرەکانمان دیارە دوژمارە تەلەفۆنەکە لەسەر شاشە هەن ئێواتوانن پەیوەندیمان پێوە بکەن و یەکەم پەیوەندیش دەچینە لای خاتو خەرمان خاتو خەرمان سڵاوت لێبێ کاگاری چۆنی بە قوربان زۆر سپاس دەکەم ئێوە باشن ئێمە باشین خاتو خەرمان تۆ باشی زۆر سپاس دەکەم مەمنون خۆزای خەرمانی عنی چی بەڵێ خەرمان بەرەکەت خەرمان هەرەوە نازانی خەرمان بەرەکەت وەڵاش خەرمان مانای زۆرە عادی مانە گرنگەکەی کامەیە بەواتای گەرم و جۆ ئەڵێ گەرم خەرمانەیە کە ئاوە کۆیەکەنەوە خەرمانەیە تا کە کۆیەکەنەوە ئەوە خەرمانە ئەگەرش بڵێ خەرمان بەرەکەت یعنی زانیاری و باگراوند ئەوانت هەر بە بەرەکەت بێ یان ڕزق و ڕۆزیت بە بەرەکەت بێت لە زۆر ماناتوانی بەکاربێ لە کوردەواری خۆمانە خەرمان خان با فانۆسێک بکەینەوە باش ژمارە سێ بێت ژمارە سێ بۆ خاتو خەرمانەکەینەوە بەشک و ئیشەڵڵا ناو فانۆسەکە خەرمانی بەرەکەت بێ باشە ئیشەڵڵا خاتو خەرمان بەڵێ من هیچ ناڵم باشە بەس خۆبی خوێنەرەوە باشە تا بێتە سەر ساسە یاڵە خاتو خەرمان وەڵی ناتوتە سەر ساسە کاگاری ئەوە هاوایە بەڵێ چیەوە خاتو خەرمان بلاک بلاگوت تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای بلاگوت بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ بە بەهای 400,000 خاتو خەرمان پیرۆزە پەیوەندیت پێوە ئەکەن دڵنیا بە پەیوەندیت پێوە ئەکەن و تا 400,000 تر مێزی تەلەڤیزۆن دروستەکەی نووسنیەکە چوزانم لا دیوارێکی دیکۆری پشتی تەلەڤیزۆن شیە شتەکانیان زۆر ناوازە و جوانن هیوادارم سوودی لە ببینن جاوا کاک هادی لە جۆ ماڵە فریای جەژنەکەوێ کاگادی دەستە خۆ برشتێکی زۆر جوانە بێخسمەوە من داوام لە هەموو ئەوانە هەیە کە خەڵاتی بلاگودیان بۆ دەرچووە هەر هەمویان پەیوەندیان پێواکرێ واتە ئەگەر تا جەژنیش فریانەکەوتن دوای جەژن بەردەوام پەیوەندیان پێواکرێ هیچ خەڵاتێک نافەوتێ لەبەرەوەی کارەکە کاری تەختەیە یەک دیزاینەرەکە لەواچە بێنە ماڵتان پێتان بڵێن چیتانەوە چیتانەوە قیاساتان بۆ بگرن دوای جەژن پار جەژن هەر هەمووی دروستەکرێ کاگادی باش بۆت برخسمە خاتو پەروین لە سلێمانیەوە خاتو پەروین بەڵێ چۆنی خاتو پەروین ئەم کاتی تۆ باش کاکە خوا باش بێ باشن ێوە هەموو لایەک باشن لەگەڵ ڕەمەزانە باشن وا بەزیادی حەمدی خەنا بۆ خۆش زۆر باش ئەم دوڕۆژە نەچی بۆ بازار نە بەخوا نەچووم نەو بیستۆ لە بازار چییە وتیان هاوڵاتیەک بڵنگۆیەکی بەدەستەوە بۆ لە بازار هاواری کردۆ ڕەحمەتی خواتان لێبێ ئەوەی پارەی پێی نیە بچێتەوە ماڵەوە ئەوەی ئیشی نییە بۆ پیاسە هاتەوە بازار شوێنی پیاسە نییە بچێتەوە ماڵن ئەوەنە قەرەباڵە خەبەر ناکەوێت
والله والله زۆر بەخێر باخە بەس بخوا من نەچوون دەی لەش ساغ بێ بەروین خان یاڵا فانوس هەر ڕەمەزانی زۆر هەوڵندا بە فاوەری گەبەسی بۆ دەنێت یعنی دووەم جارتە هەر ڕەمەزان زۆر هەوڵندا پار ڕەمەزان دەی ئیشەڵا ئێستا یەکەم ڕۆژ زۆر هەوڵەدا باشکو ئێستا خەڵاتێک بەریتەوە باشە ئیشەڵا بەتەمای خوای ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارە وەڵایی 11 لە دایکبوونی ئەو کچەم بوو با 11 بێت ژمارە 11 بۆ خاتوپەروین ئەکەینەوە لە شاری سلێمانیەوە بزانین ژمارە 11 ئەڵێ خاتوپەروین گیان دەستی خۆت و کچەکە و بگرە بڕۆ بۆ هۆتێل تایتانیک ئێوارەیەک بەس تا ڕەمەزان تەواو بێ ئاگادار بە تا 19 مانگ نەوەڵا تەواو کردومانە دوو چکە پەخشەکەت ئەگات تا ئەگاتە لای تۆ پێ ئەچێت بەخشەکە خاتوپەروین دەستی خۆت و کچەکە خاتوپەروین جۆم لە دەنگت نەبوو زۆر سپاس بۆ پەیوەندێکت خاتوپەروین سەرکەوتوو بیت هەر کەسە و چانسی خۆی تاخێگاتەوە هیوادارم بۆی گلەیمان نێتە سەر من بابەت بگۆڕم بۆ شتێکی دیکە کردمەوە چانسی خۆتە کاک محەممەد وەرەگرم لە چەمچەماڵەوە کاک محەممەد سلام علیکم سلام بەڕەحمەت الله کاک محەممەد چۆنی بە قوربان باش کاکای گیان ئێمە باشی نەگەریەوە باش بن کاکە محەممەد یاخوا باش یاخوا سەلامت کاک محەممەد یاڵە ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانۆسێک باش ژمارە چەند ژمارە پەیوەندەکەی 23 ژمارە 23 بۆ کاک محەممەد ئەکەینەوە لە چەمچەماڵەوە وەڵی ژمارە 20 نانەکراوەتەوە واتەوە بۆ ئەمزانی کراوەتەوە ژمارە 23 ئەڵێ بڕگەی وێنە ناسیت بۆ هاتوتەوە کاکە محەممەد وێنەیەک دێتە سەر شاشە سی چرکەت هەیە پێمان بڵیت ئەو وێنەی کەسایەتیە چێ یاڵە کاکە هاوڕێ با وێنەکەمان بۆ بخاتە سەر شاشە کاکە هاوڕێی دەرهێنەر ئەمە وێنەکە ئێستا دێتە سەر شاشە من نازانم پەیوەندیەکەمان خێراترە بەڵام وێنەکە تاگاتە لای تۆ چەند چرکەیەکی پێچە بەڵام ئەزانم کە هاتۆتە لای تۆش چونکە من شاشەیەکم لە بەردەمە ئێستا وێنەکە هەیە هاوڕیان سی چرکەمان بەنێ و کاک محەممەد پێمان بڵێ ئەم کەسایەتێکی یەک ناو وەرەگرم کاکە محەممەد ماوی لەسەر هێڵ یاڵە تۆ زاوە چای بۆ کەسکە بزانە چێ گۆرانی بێژە کێ وەفای عێشقی بینیوە دەی کاتە تەواو بوو کاک محەممەد گیان زۆر سپاس بۆت پەیوەندیەکەت زۆر ئاگاداری کات بن ئاشکرایکەین ئاشکرای ناکەین ئەی هێڵینە باشە کاتمان ماوە هاوڕێیان یاڵە کێمان لەگەڵایە ئەمەل خان شەو باش باش کاگاریگان تۆ چۆنی بە قوربان ئەمەل خان باشن شکور یاخوا باش بن لە چۆ پەیوەندیمان پێواکەن لە سلێمانی دێ خۆشحاڵین ئەمەل خان کۆمنتان نووسیوە لە فەیسبوک وڵی نووسیمانە بەس فریا ناکەین بەس لە ئەوڵی ڕۆژی ڕەمەزانە ئێمە محاولاتین بۆ تەلەفۆن ئەمە یەکەم جارەوەری بگرین یاڵە کێشەنی ئینشەڵڵا ئەم شەو بەخت یاوەرتانە بێ بتوانن خەڵاتێک بەرنەوە و لە فەیسبووکیش کۆمنت بنووسن لەبەرەوەی مەرج نییە تەنها ئەو خەڵاتی کە لە پەیوەندیەکە وەریەگری بۆی بتوانی لە فەیسبووکیش مۆبایلێکیش خراپنی وایە زۆر چاکە هەوڵین یاڵە ئەمەل خان فانۆسێکمان بۆ بکەرەوە لە ژمارە 1 تاوەکو 30 با دڵی خۆڵ لە 1 تاکو 30 باڵێ چواردە ئێمڕۆ چواردەی مانگە عید میلادی نەوە کەسمان لەبەرەوە حەزەکەم ڕەقەم 14 هەڵبێت یاخواتە من درێژ بێت هەمیشە هەر واتان نەنکی بەڵێ دەتەواو یاخواتە من درێژ بێت لە ساغ بێت ئەم فانۆسە بۆ خاتو ئەمەل ئەکەینەوە لە سلێمانی خاتو ئەمەل
بەڵێ نایگۆڕی نایگۆڕی بەدڵی تۆ من نایزانم مایگۆڕە لێ مەکردنەوە مایگۆڕە نەیگۆڕم تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی مارکێتی سەفرە بە بەهای 180,000 ئەچی تا مارکێتی سەفرە و کۆمپانیای سەفرە لەوێ بەدڵی خۆت بازاڕێکی جلی نەوەکەشتی تێ هەموو ئەوانە بەدڵی خۆت لەوێ بکڕە 180,000 کەم نیە خۆی ئەگەر ئۆتۆمبیلتانەیە ئۆتۆمبیل لەگەڵ خۆتا بەرە و پڕیکە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین بە سپۆنسەری کۆمپانیای IQ واروەها کۆمپانیای سەفرە بلاگود ئەڤێرا واروەها تایتانیک فانۆسی ڕەمەزان بەردەوامە وچانێکی زۆر کوردوەرەگرین و چاوەڕێم ئەم وچانەتان بۆیە ئێمە بچنە فەیسبوک و لێ بنووسن فانۆسی ڕەمەزان بۆی سپێشە مۆبایلێک ببنەوە کە هاتیینەوە براوی دوێنێ شەویش ئاشکراکەین. خۆشەویستان گەڕاینەوە لاتان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و شەوانە بینەرمان بن دەست بکەن بە وەرگرتنی پەیوەندیەکان و هەروەها دەست بکەن بە نووسینی فۆتۆ کۆمنت لە ژێر ئەم ڤیددیۆیە بۆی بتوانن سپەیشە و ببنە براوەی خەڵاتێکی تایبەتمان کە مۆبایلێکی زیرەکە. هاوڕیانم لە بەشی سوۆسیال میدیا پێم ئەڵێن کاک محەممەد جاف لە فەیسبوک دوێنێ زۆرترین کۆمنتی کردووە دەستخۆشی لەکەین پیرۆزە بۆتە براوەی مۆبایلێکی زیرەک کە دواتر هاوڕیانم پێڵەن چۆن دێت بۆ وەرگرتنی مۆبایلەکەی دەستخۆشی لەکەین دیارە کاک محەممەد زۆرترین کۆمنتی نووسیوە ئێوە شتوانن زۆرترین کۆمنت لەژێر ئەم لایڤە بنووسن تاوەکو سپەیشە و سعات 6 کۆمنت هەیە کراوەی و بەردەوام بنووسن دواتر ناوێک دەرەکەین. ئاڤێستامان لەگەڵایە لە سلێمانی ئاڤێستا سڵاو ئاڤێستا چۆنی تۆ چۆنی و ئاڤێستا تۆ چەند ساڵی؟ 11 دەی تەمەند درێژ بی. ئاڤێستا بەرنامەکە بینی؟ یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە. ژمارە 4 بۆ ئاڤێستا ئەکەینەوە لە شاری سلێمانی. ئاڤێستا چێو لەگەڵایە؟ ئێ دایک و دوو خوشکەکە دیارمەتی و بن باشە؟ یاڵە بەرنامەیەکی کورسات هەیە کاک هاوڕە هەوڵ بە بەرنامەکەمان بیتەوەی کە باسمان کرد باشە؟ بەرنامەیەکی خواردن دروستکردنی شەخەی ناکە دێوە ئاسانکاریشە بۆکەم. ئاڤێستا جوان سەیری ئەو بەرنامەیە بکەن و پێمان بڵێن لە ماوەی سی چرکەیە ناوی ئەو بەرنامەیە چییە؟ دەی حازری ئامادەیت؟ یاڵە فەرموو. بەڕاستی گوندەکەی زۆر تایبەتە زۆر بەدەنگی ئاو و هەتاوەکەی و سروشتە و پڕە بەدارە و شاخ مەڵێم زۆر ساردە بەڵام جەوەکی زۆر خۆشە و پێنەکە وشەن ئاڤێستا بینیت ئەوە وانە؟ ناوی بەرنامەکە چییە؟ چی؟ خواردنی کورسات؟ خوانی کورسات؟ نائاڤێستا لەبەرەوەی تەمەنت مناڵ ئەمێ هاوکاریت کە بخەینە یەک ناوی تریش بڵە قەینە ئەوە نیە یەک ناوی تریش بڵە بەزەگەر نەیزانیت هیچ دێ خێرا. ئاڤێستا کاتە تەواو زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەرنامەیەکی تایبەتی کورساتە خواردن دروستکردنە بەڵام بەخوا نەخوانی کورساتە و ناوی خۆی هەیە. کاکتوانامان لەگەڵایە کاکتوانە سڵاو لێبێ لە سێسایەقەوە کاکتوانە چۆنی بە قوربان؟ سڵاو لێ بە قوربانە بم تۆ باشی براکەم ئێمە باشی نەگەر ئێوە باش بن کاکە توانای جان قوربانە بنیە خۆهر بە بنوە باشیە بن ئینشاءالله. زۆر سپاس کاکە توانای گیان فانۆسێکمان بۆ بکەرەوە پێشم ما بێ دەبیتە کۆتا پەیوەندی. وەڵا بە فانۆسی ژمارە 5 ماوە؟ فانۆسی ژمارە 5 نەماوە. چەند ماوە چەند و چەند؟ تۆ بە ژمارە بڵێ بە ژمارە بڵێ بە ژمارە بڵێ لە یەک تاسی ژمارێ 6 ژمارە 6 کراوەتەوە ئەویش بەداخەوە
خوای گیان نۆ هەیە نۆ بکەینەوە نۆ بکەنەوە ڕۆژی مانگی لەدایکبوونی کچەکەمە بزانم یاخواتە من درێژ بێت کچە جوانەکەت لەبەرەوە کچە جوانەکە و بەرە بۆ ئەڤێرا دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا دیارێکی تایبەتی بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونیەوە بۆ بکڕە لەوێ بۆنی تایبەتیانەیە کرێمی تایبەتیان هێشتی زۆر جوانیانەیە پیرۆزبایی لێکەین و دەستخۆش بۆ کاکەتوانە سپاس بۆ سپۆنسەرەکانمان سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای ئایکی وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کە توانوێتی بەشێکی سەرەکی سپۆنسەری ئەم بەرنامەی بێ بە سوپاسێکی بەپایانمان بۆیان سوپاس بۆ کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ هەر بوارێکتانەوێت لە تەختە کارەکە بۆوان بسپێرن سپاس بۆ دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە یەکێکن لەو دەرمانخانە گەورانی کە لەسەر ئاسی عێراق وەرەمی کوردستان گەورەترین دەرمانخانەیە هەموو بابەتەکانیشان بڕوانامەی مارکەی جیهانیان هەیە سپاس بۆ هۆتێل تایتانیک کە بێگومان سپاسێکی تایبەتمان بۆ ئەوانی شەیەکە ئەوانش بەشێکن لە سپۆنسەری بەرنامەکە سپاس بۆ کۆمپانیای سەفرە و مارکێتی سەفرە کە تۆ توانی بازاری جەژنت لەوێ بکەیت ئێمە هیچمان نەماوە کەمێکتر هاوکارم کاکە هەردی عوسماعیلی بەرنامەی تایبەتی شەوانی ڕەمەزان ئامادەیە دوورمەکەونەوە و شاشە بەجێمێڵن تا سپێش ئێمەش پێتانەگەینەوە شاد و کامران